ئازیزان بەردەوام ببین لە گەڵتانە لە کۆتا تەوەری ئەمڕۆمان باز لە بابەتێکی دەرونیەکەین بە تایبەتر بۆ ئەو کەسانەی کە فشارێکی دەرونیان هەیە ئایا فشاری دەرونی هیچ کاریگەری هەیە بەوەی کە تۆ لە ڕێگای زمانی جستەوە ئەم فشارە دەرونیت بۆ نمونە کەسانی تر بەڵێوەکو نیشانەیەک تەماشای بکەن کاتە با بزانین ئەو کاریگەریانە چیە کە لە ڕێگای فشاری دەرونیە بە زمانی جستەی کەسەکانە دیارە هەروەها بە شێوازێکی چڕوپڕ ئێمە چۆن دەرێک بەم بابەتانە بکەین نیشانەکانی چیە چارەسەرەکان چیە و فشارانە کامانن کە بوو بە نەخۆشی دوجار چۆن و بە چ شێوازێک مامەڵە لەگەڵ بارودۆخەکان ئاکرێ بۆی بەوردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵی میوانداری زۆر بەڕێز دکتۆر زامدار حەمە ڕەسوڵمان کردووە کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی دەرونین دکتۆر گیان سڵاو لێ بە زۆر بەخێر چاوان دکتۆر ئەو کەسانی کە فشارێکی دەرونیان هەیە ئایا لە ڕێگای زمانی جستیانەوە هیچ نیشانەیەکیان پێوە دیارە بێ؟ بەڵێ بۆی کە وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بەڕوونی بمەوە یەک تۆز ئەگەڕێمە دو هەنگاوێک ئێمە کە ئەڵێن کۆمونیکیشن تەواصل پەیوەندیکردن لەگەڵ مرۆڤ من 2 ساڵ لە زانکۆی سلێمانی لە پرساوی مۆدیوڵێ بووم کە پێوترا لە هاتوویەکانی هوەری پەیوەندیکردن کۆمونیکیشن سکڵ بۆ فێرخوازانی کۆلێژی پزیشکی ئەو بەشەی کە پەیوەندی نێوان ئێمە و دەوروبەرمانە بە تەسەوری خۆم وام تەسەور ناکرد تاوەکەوەی کە زانداریم بەسەر ئەم بابەتە بە تایبەتی پاکرد وەکو مامۆستایەکیش ئەم بابەتە متەواویشەوەیە کە زۆرینەی پەیوەندەکانی ئێمە پەیوەندی نازارەکین یعنی ئەگەر وا بڵێن بیکەین بە پەیوەندی زارەکی و نازارەکی لە 160 پەیوەندەکانی ئێمە نازارەکین لە 140 زارەکیە لەو زارەکیەشە 7% لە ڕێگەی وشە و دەربڕین و زمانەوە هەیە باقیاتەکەی تری 38ەکەی دیکەی تەنها لە ڕێگەی تۆنی دەنگ و بەشێک لە ڕتمی قسەکردن و ئەوانەوە ئەگوازرێتەوە بۆیە لە ڕاستیە زمانی جەستە زۆر شت بە ئێماڵێ بە تایبەتی ئێمە وەکو پیشەکارانی بواری تەندروستی دەرونی زۆر پشتی پێ بەستین لە کاتی هەڵسەنگاندنەکانمانە یەکێک لە بناغەکان لە هەڵسەنگاندنە بریتە لە سەرنجدان لە زمانی جەستە و لە بەشێک لەو جوڵە و ئاماژانەی کە کەسێک ئەیکا و ئێمە توانین لەم ڕێگەیەوە هەڵهێنجانێ بکەین کایە گرنگ ینی ممکنە ئەم کەسە چێ بارێکی دەرونی هەبێت چه بارێکی چ لەژێر چی فشارێک هەبێت طبعا ئێماڵین زۆر جار حتا دووری نێوان مرۆڤەکان لە ڕووی زانستی پزیشکی دەرونیەوە 4 ئاسجیا ئەکرێتەوە تەنانەت دووری نێوان دوو کەس کاتێک کە پێکاوەستن یەکێک لە دووریەکان پێوترێ دووری گشتی بەڕێزت ئەچیتە ناو شوێنەکەەوە ناو بازار یا هەر شوێنێکی دیکەوە 3 مەترونی و بۆ 7 مەترونی و ئاعتبار ئەکرێ بەوەی کە ئەمە دوورێکی گشتیە پەیوەندیکی ئەوتۆ لە نێوان توانی و تۆ بەڕێی خۆ تاڕۆتی ئەوش بەڕێی خۆیانڕوە دووری کۆمەڵایەتی ئەبێتە مەترونیوێک بۆ 3 مەتر بۆ نمونێسا مەسافەی لە نێوان من و بەڕێستانە هەیە ئەمە ئاگەێنێ ئەمانە بە ئاگایی ئەکرێ ئەمان هەمووی بە ئاگایی بەڵێ بۆیە دووری کەسی هەیە کە نزیگە بێتەوە تا ئەستی گەیشتنی دەست و تەوقەکردن کە من لەگەڵ کاکە ئاریا هاتم لێ نزیک بوومە و تەقەمان کرد پێکەوە دووریەکەمان ئەبێتە مەترێک و تا مترێک و 20 سانتیم دووری کەسی ینی زیاتر لە کەسی هەیە کە پێوتری حەمیمی نزیک ئەوەیە کاتێک لە نێوان دوو خۆشەویست دوو هاوسەرە یاخود دروست ئەبێ کە ئەمەش کەمترە لە 30 سانتیمتر حتا دووریەکانی نێوان ئێمە مرۆڤ دیاریەکەن کە ئێمە تا چەنە هەز بە ئاسوودەیەکەن بۆیە کات تۆ ئەگەر کەسێکی نەناس لەم دووریانە تێپەر بێت زیاد لێ نزیک بێتەوە هەز بە جۆرێک لە هەراسان بوونەکەی کەواتە هەر لە سەرەتاوە لە دەستێنان و لە نزیکیەکەیە ئەتوانم بڵێم جۆرێک لە خوێندنەوە هەیە بۆ زمانی جەستا بەشێک لە فشارە دەرونیەکان بە تایبەتی تریش لە ناو زمانی جەستا ئێمە زۆر پشت ئەبەستین بە نیشانەکان لە ئەوەی کە پێوتە فەیشەل ئەکسپرێشن با بڵێن ئاماژەکانی دەم و چاو بۆ نمونە لە ڕووی سایکۆلۆژیاڵێن چاو ئاوێنەکانی ڕۆحی مرۆڤە ئێمە لە ڕێی چاو لە زۆر شت تێگەین بۆ نمونە کاتێک کە چاو کراوەیە ماناوێ من لە بەرامبەر بەو شتێک کە بەڕێزت باسی یەکەم بە ئاگام منتەبیهم و ڕغبەتیشم تیا ئینترەستم تیا هەیە و زۆر جار ڕەنگە جۆرێکیش بێت لە سەرسانبوون بۆ نمونەگەر هەر وەکوڵێ بۆ هینەکە بێڵێن کاتێک کوڕێکی گەنج کچێکی شۆخۆشەنگە بینێ ئەڵێن چاوت ئاڕڵق بوو بە زۆر لە زۆرەکان کرانەوەی چاوەکە دیقەتەلەوە پێچەوانەکەیشی کاتێک کە چاو بچووکەکرێتەوە دەلالەتی ئەوەیە کە
شتێک هەیە کە من پێی مرتاح نیم حتا مستەڵەحێک هەیە لە زمانی زاف پێڵە فیس لوکین یعنی سیرکردنی تونند و تیژانە حتا زۆر جاریوا لە نظری کەسی بەرامبەر و تەنها لە چاوە ئەتوانی بخیمدۆ تا چەنە ئەو کەسە بە وجودی تۆ وەکوڵە هەست بە ئاسوودەیەکە باشە جامانە دکتۆر کە باست کرد ئەمانە لە حاڵەتی بە ئاگاییە من حوت مەتر دوورم مەترێک دوورم چوو زانم ئەوان مرۆڤەکە ئاگای لە خۆیت بەڵام هەندێک حاڵەت هەیە بۆ نمونە ئیستا ئەو من بان قەزەندێک جوڵاکەم بۆی بینەرانمان زیاتر تێڵگەن مەسەرەن بەردەوام سەرقاڵی خۆمە میان بەردەوام لوتە خوێنمیان هەیە دەست بە چاوێگری هەیە ئەمانە چه حاڵەتێکی دەرونی مرۆڤ دەرەخات بەڵێ لە زۆربەی بارەکانە ئەمە حاڵەتی دڵڕاوکێ و فشاری دەرونی بەیانەکات تەبەن مرۆڤ لەناو خۆیان هاوسەنگیەک هەیە هەر کاتێک ئەم هاوسەنگیە گۆڕانکاری بەسەرادێ لە ڕێگەی هەندێک جوڵۆ خۆڵەیە ئەو هاوسەنگیانە وەکواڵێ بێنێتەوە تایمی خۆی بۆیە کاتێک کەسێکە ئەچێتە شوێنێک فشارێکی دەرونی هەیە یاخود دڵڕاوکەی هەیە بۆ نمونە هەر لە جوڵەکانیەوە ئەکرێ ئەو جوڵانە لە جوڵەی پەنجەکانە بێ ئەنی مرۆڤ کاتێکە هەست بە لە ڕاوکەیەکە مەسەلەن ئەم حرەکەیەکە یا مەسەلەن ڕەنگە یاری بە پەنجەکانی بکە یا وشینی پەنجەکانی ئەمانە ئەوە زۆر جار هەر لە دەستە بۆی کە هەر لەم شوێنابین ئارەقکردنەوە زۆر کەس هەیەڵە لەپی دەستم ئارەقەکاتەوە هەندێک کەسمان هەیە ئەوانە پزیشکانی پسپۆڕی پێست ئەتوانن جای بکەنەوە بە سروشتی خۆیان هەمیشە دەستیان تەڕە حتا کە تەوقی لەگەڵاقیڵی دەستی شۆدووە ئەمە جیاوازە بەڵام ئەوەی کە ئێمە ئێڵێن لە کاتێک کە ئەچێتە ناو بارودۆخێکەوە فشارێکی دەرونی لەسرە بۆ نمونە چاوەڕوانی چاو پێکەوتنێکەکە یاخود لە شوێنێکایە و بان کراوە بۆ جۆرێک لە لێپێچینەوە هەستەکەی لەو کاتانەیە لە پیدەشارەکە تاقیکردنەوەیە زۆر جار ئەمەی فێرخوازەکان لە ناو هۆڵەکانی تاقیکردنەوەیە یعنی زوو قڵەمەکەی لەیەکوێتە خوارەوە زانین کە ئەمە دەلالێتێکە بۆ حاڵەتی بوونی فشاری دەرونی تەنانەت جوڵەی جەستەوەکو بەڕێزت وتێت مەسەلەن تاپین کە من زوو قاچم ئاوا لە یەکەم ئەمە خۆی بۆ خۆی ئەمەوێ هاوسەنگی خۆمی پێگەڕێنەوە دەلالێتە لەوەی کە من جۆرێک لە ناجێگیری و نەئارامیم هەیە هەندێک جار هەر لە دەستا لەرزین تەمەن ئێمە دوو جۆر زمانی ئینگلیزی پێوتە ترێمەر دوو جۆر لەرزینی دەستمان هەیە جۆرێک لە لەرزین ئەوەیە کە پێڵێن ڕستین من هیچ چم نەکردووە بەڵام بەڕێزە سەرنجی منەی سێرەکەی من دەسم ئەلەرزیە ئەمە لە حاڵەتی نەخۆشی وەکو پارکنسۆن و بەشێکی دیکە یاخود لە ناو هەنێ خانەوادە بە سروشتی خۆیان گەنجی شەو دەست لەرزینی هەیە بەس ئەو دەزەرزینەی کاتێک کە من دەست بۆ ئەم ئاوە درێژەکەم و هەست بە لەرزینەکەم ئەم پێوتە ئینتەنشنال ترێمەر یعنی من کاتێک کە جوڵەیەکەکەم لەرزینەکەم دەرەکەوێت کاتە ئەمە زیاتر کاریگەری فشاری دەرونیە لەسەرمان لە ناو وەچا ئێمە وتمان زۆرترین زمانی جەستە لە وەجهی ئینسانەیە یعنی تەنانەت ئەم ڕینکڵانە ئەم چرچانەی پێشی ناوچوان یعنی ئەگەر من دروستی بکەم مانایەوێت تەرکیزەکەم لەسەر شتێک و زۆر ریلاکس نیم بەزەگە لەگەڵ بڕێستا کە هاوڕێکی ئازیزی منیت ئەدبینم و هەست بە ئاسوودەی یەکەم زۆر بە ئارامی دانیشم و ئەم چرچانە لێرەما دروست نابێ زۆر جاریوا هەیە تەنانەت ئەو بەڕێزانەی کە شێوەکارن هەر بە وێنەیەکی سادە ئەتوانن نیشانت بە ئەم وەچە هەپی فەیسە وەکوڵێ ڕوویەکی دڵخۆشە یا ڕوویەکی دڵتەنگە هەر بە سادەی مەسەرەن کاتێکە وێنەی دەم بە شێوەیەکی کەوانەی بۆ سەرەوە دروستەکە مانەوە ئەم کەسە وڵەت سادە دڵتەنگە بەس کاتێکە پێچەوانەیە کاتەوە وەک ئەوەی کە بڵێ ئەو کەسە پێیەکەنێ چاوەکان ئەگەر نقطەیە بکامانەیە ئەم کەسە تووڕەیە بەزەگەر چاوەکان بەکراوی کامانە ئەم کەسە دڵشادە یعنی دیقەت من بەتایبەتی لە ناو زمانی جەستەیە دەموچاو زۆر شت بە ئێماڵێ و ئێمە هەندێک جار لە هەڵسەنگاندنەکانمانە مەسەرەن زۆر جار من لە کامەرەکەی خۆمەوە کە سەرنجەیەم بۆ هۆڵی چاوەڕوانیەکە سکرتێرەکەم باوانکەم ئەڵم ئەو نەخۆشە ئەگەر ئیمکانە یارمەتی بە لە هاتنە ژوورەوەیە بۆ چونکە ئەبینم لە 5 دقیقە 3 شوێن بەخۆیە گۆڕێ لێرەدانیشێ بەڵێ ئەچێتە شوێنێکی دیکە چۆ شوێنیکە هەستەکەم وەکو چۆنەڵ ئیتر گەشتێتە قۆناگە ڕەنگە نتوانێت چیتر چاوەڕوانی دکتۆر ئەمە بۆ گەورە ئایا پەیوەندی فشاری دەرونی و نەخۆشیە دەرونیەکان لەگەڵ زمانی جەستەیە لە مناڵی شابوونی هەیە زۆر کات بینیومە مناڵێک بۆ نمونە بە جۆرێکی جیاواز مامەڵی کردووە بە جۆرێکی جیاواز جۆڵی کردووە تداخلی ئیشی گەورەکانی کردووە ڕاستە خۆ بیرەکەی تۆڵی هەستەکەم ئەم مناڵە تۆزێک جیاوازتر لە چاوانەی ترە ئەمەیان چۆنە زۆر ڕاستە تەبەن مناڵ بە تایبەتی تر وەکو گەورە نیە ئێمە زۆر جار ئەتوانین بەشێک لە هەستەکانی خۆمان بشارینەوە بەس مناڵ قەت ناتوانێت هەستەکانی خۆی بشاردەوە بۆیە لە شوێنەکە کەسی بە نائاسوودەیی کرد یەکەم شت بە فرەجوڵی دەریەبڕێت ینی هەستەکەی پێشووتر ئەم مناڵە خۆی پێتەڵێ دایکواوکەکە لە دکتۆر لە ماڵەوانە بەس کە ئەچینە شوێنێکی تازە یا شوێنێکی نوێ ئیتر هەستەکەم جۆڵەشتی زۆر زیاد ئەمە پەیوەندی هەیە بۆی کە ئەو مناڵە جۆرێک لە ترس و ناجێگیری هەیە لەو شوێنەیە چونکە بۆ هەموو مناڵێک دواتر سەرچاوەیەکی هەست بە ئارامیکردن هەیە کە بریتە لە دایک و باوک حتا ئێمە زۆر جار بۆ جیاکردنەوە ئەوەی کە کام لە دایک و باوک سەرچاوی ئارامی
زیاترن بۆ مناڵەکە ئەڵێن کاتێک مناڵەکەت مەترسیەک ڕوتێکە یەکەم جار بۆ لای شێتان دێ کاتێک کە ئازارێکی پێکا دەستی برینارە بێ یەکەم جار بۆ لای شێتان دێ کەواتە ئەوە وەکوڵە کەسی یەکەمی وابەستوی ئەو مناڵەیە لە غیابی ئەم کەسەوە بەسوار ڕەنگە مناڵ هەست بە ناجێگیری بکە بۆیە زۆر جار مناڵ کاتێککە بۆ سەرەتا ئەبنێرە باخچە ساوایەنەکان یا ئەبرێنە قوتابخانە حاڵەتێکمان هەیە پێڵێن دڵە ڕاوکەی جیابوونەوە لە باوان یعنی هەست بەوە ئەکا کە دایک و باوکی لەگەڵانیە جۆرەك لە ناجێگیری هەیە ئەکرێ ئەمە جیا لە مەسلەی جوڵە بەشتی دیکە دەبڕێت لە مناڵە زوو داوا ئەکا کە بچێ بۆ تۆیلێت ژێکی دیکە لە نیشانەکان چکە لە کاتی دڵە ڕاوکەیە قدرەتی هەموارکردنی تەنانەت میزڵنانی مرۆڤ کەمترە بێتەوە بۆیە زووتر حاجەی بۆ چوون بۆ تەوالێت بۆ دروسە بێ یاخود هەندێک جار مثلەن شتێک هەیە لە مناڵە کە ئەویش بریتێ لە سەمتی ئیختیاری هەڵی ئەبژێرێکە وەڵام نایەتەوە هەندێک ماڵە دکتۆر لە ماڵەوە زۆر بەجوانی قساکە بەس کە ئەچینە لای کەسێکی دیکە سێرەکەین هەست بەواکەین کە وەڵام نایەتەوە باشە لە گەورەشانی نیشانەی چییە لە گەورە زیاتر حاڵەتێکی دیکەمان هەیە کە پێوتە دڵڕاوکەی کۆمەڵایەتی چکە ئەو کەسانی کە دڵڕاوکەی کۆمەڵایەتیان هەیە دوو ترسی زۆر ناوڕۆکی لەو کەسانە هەیە کە دڵڕاوکەی کۆمەڵایەتیان هەیە یەکەم هەمیشە ترسیان لە سەرنجدانی وردی ئەوانی دیکە هەیە بۆیە ئەو کەسێک کە دڵڕاوکەی کۆمەڵایەتیە کاتێک کە ئەچێتە ناو کوڕوکۆبوونەوەکە حەزەکە پەنایەک هەڵبژێرێ هیچ زەوئێکی نەخرێتە سەر تەنانەت کاتێک کە گفتوگۆ پرسیاری دەکرێتەوە ئەگەر ناوی نەهێنرێ ئامادە نییە بەشداری بکە جیا لەوەی کە لە سەرنجدانی وردی ئەوکانی دیکە دەرسێ لە شتێکی دیکە خۆیە بێرێ کە ئەوش بریتە لە سیرکردنی چاو بۆ چاو تەمەن سیرکردنی چاو بۆ چاو لە ڕووی سایکۆلۆژیەوە زۆر لێکدانەوەی هەیە بۆ نمونە من کە لەگەڵ بەڕێز ساقساکەم ناو بەناوە سێری چاوی بەڕستەکەم ئەمە بۆ ئەوەیە کە هەم ئاگایی تۆ لەگەڵ خۆما بهێڵمەوە هەمیش معناوەیە من ڕغبەتم لە گفتوگۆکردن هەیە لەگەڵ جەنابتا بەزەگەر من کاتێک لەگەڵ بەڕستا حیوارەکەم ڕووی چاوم لێرە بۆ لە زەویەکە بێ و جار بەلایەکی چاو سەرەکەم معناوە من یا شەرمێکم هەیە یاخود ڕغبەتم لێ لەو بابەتی کە لەگەڵ تۆ باسیەکە هەن لە بواری تەلەڤیزۆنی شایەمە زۆر بابەتمان هەیە زمانی جەستابێ زۆر ئاگامان لێ دڵیان بەڕستن ئەوە بەڵێ خوێندوتان بەڵێ دکتۆر ئەمانی کە باسمان کردیانی لە زانست تا شتێکی ئەڵەن هەندێک چارەسەر هەیە بە دووبارە چارەسەرە بێ ینی سەر من بۆ نمونایهێنمەوە جەنابەت ڕەنگە باشتر لە ڕووی زانستی و باسی بکەین ئەگەر شتێک بۆ من سەرەتا شەرمێکم هەبوو بێت لە دانیشتن لە بەردەم کامێرە بەڵام کاتێک زۆرترین دووبارە بەرامبەر بە کامێرە دانیشتم ئەم ترسە نامێنێ ئەمە بۆ خۆی چارەسەرە بەڵام پێشتر فشارەکەم هەبووە سترێسەکەم هەبووە هەموو شتێک بە دووبارە حل ئەبێت بە دووبارە چارەسەر ئەبێت ینی فشارێکە هات بۆ کەسێکە بە ئاگا بوو بە دووبارە ئەتوانێت وردە چارەسەری بکە کاکاری مەبدەیەکی زۆر جوانت باسکرد بەڕێزم لە ڕاستیە ئەمە لە ناو دنیای چارەسەری ڕەفتاریە پێوترێت دیسنسیتایزیشن واکات تاکەمکردنەوەی هەستیاری بەرامبەر بە شتێک کە تۆ پێشووتر دووریت لێگرتووە کە تۆ پێشووتر دڵە ڕاوکەیەکت بۆ بەرامبەری ئەو قسەی کە جەناب تەڵی تەنانەت زۆر جار بە فەرخوازەکانی خۆمانی ئەڵێن کاتێک کە ئەرکی پێدان و ئامادەکردنی پرزنتیشنیان پێەکەین وەکو جەناب تەڵی یعنی کاتێک کە کەسێک بۆ یەکەم جار ئەچێتە سەر منەس و پرزنتیشنێکەکە ڕەنگە هەست بە جۆرێک لەنە ئارامی بکە ئەسڵەن هەر بە تۆنی دەنگیا بە نەبرەی سەوتیا هەستی پێکرێکە ئەم کەسە جۆرێک لە دڵڕاوکەیە ئەمە پێڵێن ئەڵێن پێش ئەوەی کە ئەمە بکە دووبارەی بکەرەوە تەنانەت زۆر جار یعنی من بۆ خۆم ئێستش بیرم دێ ینی لەبەر ئەوەی کە زۆر زوو خولیای خوێنەوە هەبوو یەکەم جار کە خۆم ئامادا کرد بۆ پێشکردنی بابەتێک خوشکبراکانی خۆم دانا ئەموو دا بنیشن دوای سەرنجی خۆتانم پێ بڵێن هەندێک جار لەوەش سەروتر مەسەرم بۆ منە تەناگەر کەسم دەست نەکەوتا چەند کورسێکی بەتاڵم دانا کە ئەینەما من پرزنتیشنەکەم بۆ ئەم دووبارەکردنەوەنە وردەوردە هەستیاری من بۆ ئەمە کەمەکات باشە تەمان ئەمە ڕێک پێچوانە دێتەوە لەگەڵ مەبدەئی خۆ دووری گرتن لی چونکە کەسێک ئامادە نەبێ ئەم دووبارەکردنەوەنە بکە وردەوردە هەستیارێکی کەم نابێتەوە بۆیە بینی وای لێ دێ ئێسێمە ینی تەسەور کە سەردانکەرمان هەیە کاکە ئاری خوێندکاری دکتۆرایە چەندین جار کۆتایی دکتۆراخوکی خۆی دواخستووە تەجیلی کردووە لەبەرەوەی کە نەیتوانی و ئەساینتمنت ئەرکی پرزنتیشنەکانی خۆی پێشکەش بکە نەیزانی وکە مە حاڵەتەکە بێ چارەسەر بکرێت گەشتۆتە ئەو ئاستە باڵایش وە لە ڕاستە ئەوەی کە بەڕێستەڵی کەمکردنەوەی هەستیاری لە دووبارەکردنەوەی ئەو شتێک کە تۆ ترست هەستیاری هەیە بەرامبەری واکە کە دڵڕاوکێکە بڕەوێتەوە بە ئاسانی و کەسە بتوانێت پرزنتیشنەکەی دکتۆر بێگمان فشاری دەرونی لەگەڵ نەخۆشی دەرونیە جیاوازیان هەیە ئێوە بەڕێستان لە کاتێکا کەسێک کابینن زمانی جەستەی بە جۆرێک کە بۆ جیاوازە لە چاو کەسانی ئاساییە
چۆن جیایەکەنەوەی کەمە فشارێک یاخود نەخۆشیێکە کە هەیە لا نەخەن پرسیارێکی زۆر جوانە بۆ نمونە با یەک نمونەی زیندوو بێنمەوە بۆی ڕوونتر وەڵامی ئەم پرسیاری جەنابەت بەمەوە مەسەلەن لە حاڵەتی خەمۆکیە ئێمە لە خەمۆکیە هەندێک ئاماژە و زمانی جەسەمانەی پێمەڵان نەڵێ کە ئەم کەسە تەنانەت نەک هەر خەمۆکی هەیە بەڵکو ڕادەی خەمۆکیەکەی تا چەندەیە بۆ نمونە هەر لە دەموچاوە باسەکەین ئەنگڵەکان گۆشەکانی دەم بۆ خوارەوەیە کەواتە من بێتاقەتم بۆ نمونە گرنگیدان بەخۆ بۆ کەسێک کە پێشتر ڕاهاتووە مەسەلەن بۆ خانمێک دەکومەیکە بۆ بەڕێزێک مەسەلەن بۆ کوڕێک گرنگیدان بخۆی ئەوانە پێڵن گرومین هەستەکەین وەکوڵێ بەوازحی دەسینێنەوە بخۆیەوە پێوەی دیارە جلو بەرگ زۆر جار ئەو کەسێک کە حاڵەتی خەمۆکی هەیە جۆرێک لە گرنگی پێنەدانی هەیە تەنانە بە جلوبەرگەکەی پێڵێن دشەڤڵت کلۆدس جلوبەرگەی کە لەبەرێک هاشیاوە تەنانەت ڕەنگەکانی ئەو جلوبەرگەی کە لەبەرە بۆ ئێمە دەلالەتی هەندێک جار ڕێزی وهەیە کێتە لامان هەر بەش بە هەنگاونانەکەی کێتە ژوورەکە و دانیشتن لەسەر کورسیەکە و جلوبەرگەکەی سەرنجی دەین ئێمە کە پرسیارەکەین دەڵێن یەکسەر وەکو چۆنەڵی هەنگاوێک تەیە پەڕێنین هۆکاری سەردانکردنەکەت بێتاقەتیەکە چییە ینی دەرک بەواکەین کە مەحاڵەتێکی هەیە لەگەڵ ئەوەیە هەندێک جار با بڵێن لەرزین وەکو باسمان کرد بە هەمان شێوە ئەمە هەستی پێەکەین هەر لە حاڵەتی خەمۆکیە تۆنی دەنگ ئەو کەسانەی کە حاڵەتی خەمۆکیان هەیە پێوترێ شۆرت مۆنۆتۆنس سپیچ وەڵامی کورت یەکتۆن کاتێک کە مرۆڤ بێتاقەتە بێ تەنانەت توانای وەڵامدانەوەی نییە هەڵەیە شتەکان لە کوتی ببڕێتەوە بە یەک تۆن بە یەک نەبرە بەس کاتێک کە تۆنەیشن بەرزونزمی لە دەنگابێ ماناوەیە ئەو کەسەوەکو چۆنەڵی پشی ئەوەندە چالەکە کە وەڵام باتەوە ئەمە بۆ حاڵەتی خەمۆکی بۆ هەندێک حاڵەتی دیکەی دڵڕاوکێ بەشێکی زۆرمان باس کرد بۆ حاڵەتەکانی تری سەر و حاڵەتی خەمۆکی بۆ نمونە لە حاڵەتی شیزۆفرینیایە ئێمە زۆر جاری وا هەیە شتێکمان هەیە پێوترێ دەرکەوتەی دەرەوەی میزاجی کەسێک ئێمە پێڵەن ئەفکت هەر لەگەڵ وەڵامدانەوە سێرەکەی قسەت بۆکە باسی ئەزمونێکی تاڵی ژیانی خۆیەکە بەڵام هیچ ئاماژەیەکی دەموچاو نبینی مانەوە ئەم کەسە سنوورداربوونێکێ لە دەرکەوتنی لایەنی خولق و میزاجی لەسەر مەسەر و دەموچاوی ئەندێ زۆر جار حاڵەتێکمانەیە پێوتە فلات ئەفکت هیچ کاردانەوەیکی نییە زۆر جار ئەڵێن خۆشترین نکتەی بۆ کەس دەنهەیەک لەسەر چاوی نبینی باسی ناخۆشترین ڕووداوی و ژیانی خۆشدەکە هەر بە ئامانشەوە ینی جۆرێک لە تەخدبوون هەیە لە نیشاندانی هەست و سۆزەکانی هەندێک جار تەنانەت قسەکردن و تۆنی دەنگیشی بە هەمانشەوە ئەکرێ لە ڕتمی دەنگا جۆرێک لە بڕین هەبێ یاخود سێرەکەی وەڵامەکان کورتە ناگاتە ئەومە بەسی کە تۆ ئەتەوێ وە زۆر جار ئەبێت ئێمە ئەڵین هەمیشە لە ناو زانستی پزیشکی دەرونیە کاتێکە لەگەڵ بەڕێزێکا دانووسین وا باشترەکە پرسیارەکانمان کراوە بێ پێوتێ open ended question لە زیاتیەوەی پێ بڵێن بۆ هاتووی بۆ ئێرە ئەڵێن چی وای لێکردی بێ بۆ ئێرە بۆی شەرحمان باتێ بەس ئەو کەسانی کەم حاڵەتیان هەیە ناچارە بی چکە وەڵامەکان بە بەڵێ نەخێر وەڵامایەتەوە تۆ بەرەوە ئاراستەیە با کە پرسیارەکانت پێڵن لیدین کوێچن ینی پرسیاری کورت و بەناچاری ناچارە بی کە پرسیاری کورت و یەکلاکەرەوەی لێ بکەی لە بەشێکی زۆر لە تەنگشە دەرونیەکانە هەر کامێکیان جۆرێک لە دەرکەوتەی خۆی هەیە تەنانەت ئێمە کە ئەم وانەیە ئەڵێنەوە بە فێرخوازەکانی کۆلێژی پزیشکی من هەمیشە قسەیەکەم لە ناو ئەدەبی ئینگلیزیە یەکێک لەو نووسەرانەی کە زۆر مەشهورە چارلز دیکنسە چارلز دیکنس هیچی کەمتر نییە لە شکسپیر نووسەری کتێبی ئۆلیڤەر تویستە بەڕێستان جیلن کاتی خۆی لە قۆناغی 11 ئۆلیڤەر تویست طبعا چارلز دیکنس معروفە بۆی کە چۆن لای خۆمان ئەڵین مەولەوی وەصفی شتەکان وەصفێکی کامێرە ئاسایە کە باسی شتێکت بۆ کاوەک ئەوەی کە تۆ بە ڤیدۆیەک ئەوە بینی چارلز دیکنس جواب بوو ئەڵێ کاتێکە چێتە ناهۆر شوێنێکە و مەسەلەن سەگەی بێتە ئەم سێدۆی بەڕێستانەوە وەصفێکی ئەم شوێنە کاوەک ئەوەی کە خۆت لێرە وجودت هەبێ ئێمە ئەڵین هەمیشە ئەوەی فێرخوازە بێ هەر لێکەوتە و دەرکەوتێک لە نەخۆشەکە بینن وەصفی بکەن تەنان زۆر جار ڕەنگە بابن ڕوشانی دەموچاوی حاڵەتێکە بۆ ئێمە یا زۆر جار ئێمە بەمەبەستەوە مەسەلەن کەسێک دانین کە ئازێتی خۆی داوە مەسەلەن شوێنێکی خۆی برینار کردووە تەنانەت لە سکار یعنی ئاساری بەجێشتنی برینەکان ئەتوانین تێبگەین لەوەی کە ئەم کەسە پێشووتر لە بارێکی دەرونی ناجێگیرا بووە دکتۆرەوە زۆر زەق دیارە بەڵام چ کاتێک خوو ئەبێ بە نەخۆشی یعنی هەیە ئەڵە من خۆم گرتۆ هیچ هەرلوتی طبیعیە و هیچ نەئاوێکی تیا و ئەمە ئاکا یا لە خۆی چاو خوێنە خۆ چاو ینی ئەبینم نییە لە شۆن خۆی دەجارێک بن بینیمە چاو یعنی ما من منانە زۆر هاوڕێم کە ئەیبینم هەیە کاگەری هەموو ئەوانە پیانەوترێت تک یعنی پێوترێ جوڵەیەکی کۆنتترۆل نەکراو کە ئەمانە لە ڕاستیە زۆربەی زۆریان وەکو حاڵەتێکی
ئەتوانم بڵێم نەخۆشی مامەڵەی لەگەڵاکرێ ئەگەر هاتوو کاریگەری لەسەر ڕەنگە کەسەکە پرسیار لە خۆشی پێی بڵێ هیچ کێشەشەم نییە بەس خۆی ڕەنگە تۆ قەنەعەتکردن خۆشی بەو کەسانە تۆزە قورسە بڵێ بەڵێ. کە تۆ کێشەیەکت هەیە بڕۆ بۆ لای پسپۆرێکی دەرونی ڕاستە. شتێ لەو بەس کاتێکە وەپڵە دەوروبەرەکانی تر پێڵن ڕەنگە مەسەلەن بۆ منە لای ئاسانتر بێ ئێستاش بیرم دێت تەنانەت من یەکێک لەو کەیسادانەی کارگیز لە بیرم ناچێتەوە بەڕێزێ بوو ئەوەی کە کاگاری وتی بلینکینی هەبوو زوو چاوی ئاوا لەیەکە پیاوێکی گەورە و خێزانی پێکەوە مناڵی هەیە ناتوو بەدەم خۆی تا ساتەوەتەوەتی کەم ناڵەکەم گەورە بووانە وتی لێی پرسییم باوکە بۆ تۆ زوو واکەی ئەنجا بە خۆم وت کاتاما زۆر جار سرنجی ئەوکانی دیکە بەڕاستی دەوری هەیە حتا لە مناڵە زۆر جار نوێنە خواردن یوامان هەیە دایک و باوکی بەڕێز یوامان هەیە ئەڵێ تا ئێستا نینۆکم بۆ مناڵەکەم نەکردووە چکە هەمووی خۆی بەڵێ ئەوکە یاخود لێو گەست ئەمەش هەر بە هەمان شوکی دیکەلەوانە زۆر جار گریندین دانگیرکردنەوە بە هەمان شگەیەکی دیکە لەوانە ئەنجا جوڵن کۆنتترۆل نەکراوەکان ئیتر ئەو جوڵە کۆنتترۆلەکانەوە کاگاری هەنێکی باس کرد ئەکرێ ئەم حرەکەیە بێ ئەکرێ بلینکین بێ ئەکرێ زۆر جار جوڵەیەکی کۆنتترۆل نەکراوە بێت تەمان ئەمانە بەدڵنیاییەوە بۆ کەسێک بە تایبەتی بە پێی پیشەکەی دەورە بینێ ئەگەر مامۆستایەکی بەڕست بێ فێرخوازەکان سەرنجی لێن ڕەنگە بێتە شوێنی ئەوەی کە تەداخلی تیا بکەن بۆ بەڕێزێک کە پێشکەشکارە ڕەنگە ئەمە زۆر شیاو نەبێ بۆی لە ڕاستیا هەموو ئەم حاڵەتانی کە پێوترێ تێک کە پێوترێ خوو ئەبێ چارەسەر بکرێن چونکە دەلالەتن ئەمانە ئاماژن بۆ حاڵەتێکی دڵڕاوکێ چەند لە قۆناغە سەرەتایەکانە چارەسەر بکرێ ئاسانترێگە بێ بە تایبەتێگە لە قۆناغی مناڵی چارەسەر بکرێت تا قۆناغی هەرزەکاری زۆر باشتر نابێتە حاڵەتێکی چەسپی پێداکوتی و کە ڕەنگە لە دوایە چارەسەرکردنەکەی پێویستی بە چارەسەری ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە دوو جۆرن هەنێکیان قەناعەت بە خۆیانەکەن کە نەخۆشیەکەیان هەیە هەنێکی تریشیان هەر بە هیچ شێوازێک ئەو باوەڕیان لا نییە کە ئەمان گرفتێکی دەرونی و نەخۆشیێکی دەرونیان هەیە ئەو بەشەی تریانەوەی کە قەناعەت بەەوە ناکە کە خۆی نەخۆشیێکی دەرونی و گرفتێکی هەیە ئێوە چۆنە هێنە ژێربار چۆن قسەی لەگەڵەکەن کە بەڵێ تۆ نەخۆشی بەڵێ تۆ پێویستت بە ڕێنماییە پێویستت بە تەنانەت دەرمانیشە زۆر زۆر جوانە تەبەن لێرەیە ئێمە ئەوەی کە بەڕێزت باشت کرد لە زمانی زانستی پزیشکیان پێوترێ ئاگایی بەسیرەتی پێوترێ بە زمانی ئینگلیزی پێوترێ ئینسایت ئەوەی کە کەسێک ئاگایی هەیە لەسەر حاڵەتەکەی خۆی ئەبێتە بەردی بناغی چارەسەر چونکە کەواتە کەسەکە خۆی هاتۆ بەدەم خۆی چارەسەرەکانی قبولەکە ئەگەر کەسێک ئەم ئاگایی نەبێ ئێمە زۆر جار ئەبێ لەگەڵ یادا بنیشین ئەو قسەی کە بڕێستەڵی هەر ئەمڕۆ من پێشەوەی بێمە بەدامەکەی بەڕێزل لە نەخۆشخانەیەکێک لە چارە خوازەکانی خۆم ئەبینی ئەمیز بینێرمەوە بۆ ماڵەوە لەسەر ئەو ڕێککەوتین تەمان فترێکە لە نەخۆشخانە خانومە وەڵامێکی زۆر باشی هەبوو بۆ چارەسەرەکان ئێستا ئەمەوێت کاتێکە چێتەوە بۆ ماڵەوە بەرداوامی بە چارەسەرەکانی خۆی بە لێمە پرسی تۆ کەچیتەوە بۆ ماڵەوە چیەکەی بۆی ئەمێ ئەم وانەی فێر بکەم ئەڵێ تەنان لی پرسیم وتی دکتۆر من عیلاجم بۆ چی خۆی ئێستا زۆر باشم منش پێم وت ئاخر ئێمەمانێت تۆ بەم باشیە بمێنیتەوە کەواتە پێویستەکە بەردەوامی بە چارەسەرەکان من چونکە هەندێک لە چارەسەرەکان کۆرسێکی دیاریکراو مدەتێکی پێویستێ بۆ چارەسەرکردنەکەی ئەو کەسانێک کە ئاماگایان نییە ئێمە شتێکمان هەیە پێوتێت چاوپێکەوتنێکی هاندەرانە هانی ئەدەین لەوەی کە بۆ نمونە ئەیخێنەوە مووقعەتی دەرک بە حاڵەتەکەی خۆی بکە ئەو کاتە ئێمە ئەڵێن باش لە خۆی پرسین ڕەنگە زۆر جار وەکو بەڕێستەڵی هەندێک لەو چارەخوازانە کەدن ئەڵێ من هیچم نییە ئەڵێن باشە ئێگەر لە کەسێکی لە هاوسەرەکەت پرسیم زین ئەوڵەچی بۆ نمونە باسیەکاڵێ ئەمە ئەوەی هەیە کاتاڵم بۆ ئەوەی مرۆڤ وێنەیەکی ڕوونی لە خۆی دەستکەوێت هەر ئەوە کافی نییە کە خۆی چۆنە بینێ دەوروبەرەکانی چۆنەی بینن ئەنجا لە هەندێک لە قۆناغەکانی شەڕەنگە پێویستمان بە پێدانی چارەسەرە بێت چونکە بە تایبەتی هەندێک نیشانەی نەخۆشی دەرونیمانەیە کە وەهمەکان یەکێکن لەوانە کەسەکە لە لای بیر و باوەڕێکی هەڵی جێگیرە کە ئەسڵەن دانی پیانانێ بۆ تۆ پێویست بەڕێکردنەوەی گەێنەرە دەمەخیەکانە بێ تا ئەو کاتێک ئەو کەساگاتە قۆناغێک کە چارەسەرکە قبولەکەەوە بەدەم خۆی حەمەڕسوڵ پزیشکی سپۆڕی نەخۆشە دەرونیەکان زۆر سپاس بە ئامادە زۆر سپاس بە ئامادەبوون زۆر خۆشحاڵ بووین کەمڕۆ لەگەڵ مام دکتۆر نیشانانەی کە باسی کرد بەڕاستی ئەبێ بە هەندی وەرگری نابێ بە هات تەماشا بەدڵنیایی خۆش بە دووبارە سپاس